کوفری عالمی گرنگێکی زۆرەدا بە بڵاوکردنەوەی کوفری خۆی و زۆر هەوڵ ئەدا پشگیری ئیسلامێکیش بکە کە خۆی پەسەندیەکە و ئەو ئیسلامە بڵاوکاتەوە و بە هەموو شێوەیەکیش پشگیری ئەو جۆرە ئیسلامە ئەکا کە خۆی ئەوێ کە وەکو لە تەقریرەکانی دەزگای ڕاندی ئەمریکا هاتووە مسلمانە تەقلیدیەکان کە لای ئەو با بڵێن گروپەکانی گۆڕپەرست و ئەشاعیرە و ماتوریدیە و تەسەوف و ئەوانن دواتر مسلمانە نوێ خوازەکان کە لای ئەو مسلمانە عەلمانی و دیموکراسی خوازەکانن دواتر مسلمانە با بڵێن عەقڵانیەکان ئەوانەی کە عەقڵ پێشەخەن بەسەر نەقڵاو و دوای توراث ناکەون دوای ئاثار ناکەون بە حسابی خۆی ئەبێ گرنگی بەمانە بدرێ ئەمانە ئیسلامێکی چاکن ئیسلامێکی حەقیقین ئیتر بە ڕوون و ئاشکرایی دیارە ئەوان پشگیری و جۆرە ئیسلاماکەن کە ئەوەژە ئیسلامێ ئەوانەیانەوێ نەگەو ئیسلامە بێ ئەڵڵا بیەوێ جل جلاله و ئەو ئیسلامەشە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لەسەری بووە ناو ئیسلامەشە کە سەحابە لەسەری بووە بۆیە بە هەر هەمویان دژایەتی خۆیانیان تاو چڕ کردوێتەوە بۆ ئەهلی سونەت و جەماعەت چونکە خۆیان نەزانن ئەگەر بێت و مسلمانە بگەڕێنەوە سەر ئەو ڕێبازە حەقە سەحابە چی کرد بە فارس و ڕۆم هەمان پەند ئەهێنەوە بەسەر کوفری عالەمیە لەم سەر لەو سەری زەویە بۆیە نایانەوێ ئیسلامە جارێکی تر بکەوێتەوە ناودڵی خەڵکی ئەو ئیسلامە حەقیقیە و جارێکی تر ببێتەوە بە پێشەنگ چونکە ئەزانن زەربە و زەرەرێکی زۆر گەورەیە بۆ خۆیان سەرکەوتنی ئیسلامە لە ناوچوونیەوانە بەڵام سەرکەوتنی ئەوانی تر لە دیموکراسیەکان و لە عەلمانیەکان و لە عەقڵانیەکان و لە گۆڕپەرست و ئەشاعیرە و ماتوریدیەکان ئەوە هیچ کێشەیەکی نییە بۆوان ئەوە هیچ کێشەیەکی نییە بۆوان ئەوە جەماعەتی دراوسێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەهودی بووە و کێشیان نییە و بەیەکەواژین و ئەتوانن کۆیلایەتیشیان بۆ بکەن ژێردەستایەتیشیان بۆ بکەن و بژڵێن شتێکی ئاساییە بۆیە ئەوانە بە خەتەر نازان لەسەر خۆیان بۆیە بە هەموو شێوەیە هەوڵێکی جددیە دەن لەگەڵ ئەوانە هەتا وەکو ببنە داردەستی خۆیان بە ئیسلامی بەتاڵ لە ئیسلامی حەقیقی بدەن کە بەڕاستی وەکو ئیمامی مالیکە فەرمێ ئەخیری ئەم ئوممەتە چاک نابێ هەتا وەکو نەگەڕێتەوە سەرە و مەنهەجەی کە سەرەتای ئەم ئوممەتە لەسەری بوو ئەوانیش زۆر مەبەستیانە خەڵکی چاک نەبێ نەگەڕێتەوە سەرە و مەنهەجەی کە سەحابە و تابعی و تابعی تابعیەکان لەسەری بوون بەڵکو هەر لەسەر و مەنهەجە منحەریفانە بێ کە بۆ خۆیان دروستیان کردو ینی هەندێک لەو گروپانە هەر بە ئاشکرا ینی سەیرەکەی یەهود دروستی کردو کاتێک گەڕۆی ئەکۆڵیتەوە یعنی لە مەنهەجی ئەهلی کەلام و لە متەفەلسیفەکان سەیرەکەی حەنینی کوڕی ئیسحاق و ئەم وەرگێڕانە کە وەختی خۆی مەئمون هێنانی و کتێبەکانی فەلسەفە و مەنتیقیان بۆ وەرگێڕان و لێوە ئەو گومڕایانەیان بڵاو کردەوە هەر لە خۆیان بوون هەر یەهودی بوون هەر نەسڕانی بوون هەمویان کاتێکی شکاڕۆی سەیری ئەساسی جەهمیەکانەکەی کە دواتر معتەزیلە و کولابیە و ئەشاعیرە و ماتوریدی لێ دروست بووە سەیرەکەی ئەساسی جەهمیەکانی دەچێتەوە سەر جەعدی کوڕی دیرهەم وچێتەوە سەر تاالوت وچێتەوە سەر لەبیدی کوڕی عەسەم کە ئەو کەسە بە سحری لە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم یەهودی بوو ویعني خۆیان ئەمانەیان زەرع کردووە و لەم ئەخیرەشەوە تەنانەت کە تەماشاکەی فێرقەکانی تەسەوفیان زەرع کرد تەسەوفی شیرکی و تەسەوفی بدعی لە هیندستانەوە هێنایانەوە و کردیان بە قورگیە و خەڵکەیە و لەوێشەوە بۆ خۆی هەروازیان لێ نەهێنان سەیرەکەی فێرقەی قادیانەکانیان دروست کرد فێرقەی بەهایەکانیان دروست کرد باویەکانیان دروست کرد ئەمە ئیشی خۆیانە ئەو ئیسلامانی کە لەگەڵ خۆیانە گونجێ قورئانیەکانیان دروست کرد لە پاکستان و لەوناوە ئەو ئیسلامیانی کە لەگەڵ خۆیانە گونجێ و کە زەرەر نییە بۆ خۆیان بەرەی پێێن و گرنگی پێدەن و ئەوەشی کە منهەجی سەلەفی صالحە دژایەتیەکەن و ئەهلەکەشی دژایەتیەکەن بۆی بتوان بە حسابی خۆیان نوری ئەڵڵا بگژێنەوە بەڵام خەیاڵیان خاوە ناتوانەوە کارە بکەن حتا زۆربەی کتێبەکانی معتەزیلە و کتێبەکانی با بڵێن کولابی و ئەشاعیرە و ماتوریدیەکان ئەگەر دیقەت بێ لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە مستەشریقەکان وەریان گێڕا مستەشریقەکان تەحقیقیان کردن مستەشریقەکان لە چاپیاندا خێرە ئەوانێ سەخەمی مسلمانان نەخۆن و کتێبیان بۆ تەبعکەن و ئەنەوێ علم و معریفەت بگەڕێتەوە ناویان بەڵام سەیرێکی کتوبی سەلەف لەم ساڵانەی دوایە تەحقیق کرا و لەم ساڵانەی دوایە بڵاو کرایەوە کتێبەکانی ئیمام ئەحمەد و تەلەبەکانی ئیمام ئەحمەد و کتێبەکانی شافعی و تەلەبەکانی ئیمام شافعی ئەوە یعنی ڕوون و ئاشکرایە کە زۆر هەوڵە درێ ئەو منهەجە حەقە لە خەڵکی بشارێتەوە و ئەو خەڵکە پاکەی کە
کە بە جددی حەقی خەمی ئیسلامیەتی و ئیسلام سەرخا لە پێشاوی خەڵکی ناشرین بکرێ و ئەمڕۆ هەڵیێواسن بە کۆمەڵی گروپی ترەوە کە خۆیان دروستیان کردووە وەکو بیانوویەک بۆ لێدانی ئەهلی سونە و جەماعە بە ناوی تیرۆر و توندڕەوی ئەو بابەتانەوە ناویان نەزڕێن و ناشرینیانەکەن و هەوڵەدەن لە ناویان بەرن. بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ مسلمانان گرنگی بەم تایبەتمەندیانەی ئەهلی سونەت و جەماعەت بن کار هەمووی هەڵقوڵای قورئان و حەدیثە و سەلەفی ئەم ئومەتە لەسەری بووە هەتاوەکو بگەنەوە بە کاروانی ئەوان و بتوان جارێکی تر شتێ بکەن بۆ قیامەتی خۆیان و شتێکیش بکەن بۆ دینەکەیان لە دنیاە. چکە بەڕاستی ئەهلی کوفر و شیرک ئەزانن خەتەری حەقیقی ئەهلی سونەت و جەماعەتن نەک ئەو با بڵێن گروپە گومڕایانەی تر کە خۆیان پشگیریانەکەن. پاشان زۆر گرنگە ئەم تایبەتمەندیانە بزانرێ لەبەر ئەوەی کۆمەڵێک لە حەرەکیەکان کۆمەڵە لە ئەحزابەکان تایبەت ئەحزابە ئیسلامیەکان هەستاون بە دیراسەکردن و شەرحکردنی کتێبەکانی سەلەف بۆ ئەوەی بەو خەڵکە بڵێن ئێمەش لەگەڵ سەلەفین. ئەگەر تۆم تایبەتمەندیانە بزانی ئەزانی کە ئەوان خۆیان هەڵەواسن بە کتێبەکانی سەلەفا و ئەیانەوەی ڕووی خۆیان سپی بکەنەوە ڕووی ڕەشی خۆیان سپی بکەنەوە لە ناو گەنجەکانە چونکە ئەزانن گەنجەکان سەحوەیەکی چاک لە ناویانە بەرپا بووە بۆ ڕووکردنە کتوبی سەلەف و بۆ ڕووکردنە ئەقوالی سەلەف و بۆ ڕووکردنە عەقایدی سەلەف و فێربوونی و تەطبیقکردنی. بۆیە هەوڵێن لەگەڵ تەوژمەکەی خۆیان بگونجێن و داغڵی ئەو ڕیزە ببنەوە و داغڵی ئەو شەپۆلە ببنەوە و بە حسابی خۆیان سواری شەپۆلەکان بوون لە مەسلحەتی خۆیان بیشکێنەوە بەڵام خەیاڵیان خاوە. زانینی ئەم تایبەتمەندیانەوەکە ئەو نوع کەسانە بناسیتەوە و هەڵ نەخەڵەتەی بە شروحاتەکانیان کە شروحاتەکانیشان هەمووی پڕە لە تەویلی فاسد بۆ قسەی زانایانمان و ئیمامانمان و بۆ دروستکردنی تەعارض لە نێوانیا و بۆ دژایەتیکردنی منهەجەکە بەڵام چۆن لە ژێرەوە بە مەخفی. بۆیە زۆر گرنگە ئاگادار بین